و بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان خۆم بە بەختەوە دەزانم کە جارێکی دیکە لە ڕێگەی ئەم بەرنامەوە بوومەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی لەگەڵمان بن. لاوازبوونی لە ڕادەبەدەری پێکهاتەی بنەماڵە یەکێک لە دیاردە خراپەکانی پەنابەر ئەژمار دەکرێت بە شێوەیەکە بنەماڵە ئێرانیەکان لەو شوێنە کە پەنابەرن زۆر لە مەترسی لێک هەڵوەشانەوەدان. بەپێی توێژینەوەکان ڕێژەی جیابوونەوە لە نێوان بنەماڵەکانی ئێرانی دانیشتووی وڵاتانی ئەمریکا و ئوروپا زۆر لە ئاستێکی بەرزدایە و لە چاو ڕێژەی جیابوونەوە لە ناوخۆی ئێراندا. ڕێژەی جیابوونەوە لە نێو پەنابەرانی ئێرانی لە وڵاتانی سکاندیناوی وەکو سوئێد، نۆروێژ و فەنلاند و ژمارەیەکی دیکە لە وڵاتان گەیشتووەتە ئاستێکی هەژێنەر. بەپێی راپۆرتی ئەو دامەزراوە لە هەر 4 هاوسەرگیری 3 دانە جیا دەبنەوە. هۆکاری ئەو جیابوونەوانە دەتوانین بگەڕێنینەوە بۆ ئەو خاڵانە. یەکەم گۆڕەپانی پێکهاتەی سونەتی بنەماڵەیی و لاوازبوونی پێگەی باوک لە ناو بنەماڵەکاندا بەهۆی کێشە ئابووریەکان، کۆمەڵایەتیەکان و فەرهەنگیەکان. پێگەی باوک لە ناو بنەماڵەکان لە ڕادەبەدەر لە لاوازیدایە بەگشتی سەرپەرشتیاری بنەماڵە لە نێوان ژمارەیەکی زۆر لە بنەماڵەکانی پەنابەری ئێرانی هیچ مانایەک و پێگەیەکی نییە. بەهۆی کارکردنی ژمارەیەکی زۆر لە ژنانی پەنابەری ئێرانی کە پێش لە کۆچکردن کار و پیشەیەکی ڕەسمی تایبەتیان نەبووە و بە دوای ئەوەی کە ژن خاوەنی ئابووریەکی تایبەت دەبێت لە ناو بنەماڵەکەدا. کێشەکان بەرز دەبنەوە و ئەمەش دەبێتە هۆکاری جیابوونەوە و لە یەک هەڵوەشانەوەی بنەماڵەکان لە وڵاتانی پەنابەر. ژن بەهۆی ڕۆڵی نوێی خۆیان هەم لە ناو بنەماڵە هەم لە ناو کۆمەڵگا هیچ هۆکارێک بۆمانەوە لە ناو پێکهاتەی کۆن و سونەتی بنەماڵەدا نابین و بەهۆی سربەخۆی ماڵی و گوێڕایەڵی لە یاسا سونەتە بنەماڵەیەکان نابن. بەپێی ئاماری یەکێک لە کارناسانی بەشی توێژینەوەی بنەماڵەی پەنابەران نزیک بە 75% ژنانی ئێرانی خاوەن کار و پیشن. دووەم، دۆخی نوێی منداڵانی بنەماڵە یەکێکی دیکە لە هۆکاری جیابوونەوە و لە یەک هەڵوەشانەوەی بنەماڵە کۆچیەریەکانە. منداڵەکان لە شوێنی نوێ جگە لە هۆکاری قەیرانی ناسنامەیی بە چەند هۆکاری دیکە ناتوانن پارێزەری پێکهاتەی بنەماڵەیی بن. ئەو هۆکارانە ئەمانن: یەکەم ئەوەیە کە منداڵەکان دەتوانن بە زمانی ئینگلیزی و زمانەکانی دیکە قسە بکەن و بدوێن و بەهۆی گەورەبوون لە وڵاتانی ڕۆژاوایی کەمتر بە زمانی دایکی دەدوێن و یان شارەزایی زمانی دایکین. ئەمەش دەبێتە هۆکارێک کە لە نێوان باوک و دایک و منداڵەکان پەیوەندی قسەکردن کەمتر بێتەوە. دووهام ئەوەیە کە منداڵی بنەماڵە بە تایبەت کچەکان کە لە وڵاتانی ئێران زیاتر کۆنتڕۆڵی بەسەردا هەبووە لە شوێنی نوێی ژیان کردن بەهۆی بوونی ژمارەیەک لە بەها و یاسای ئەو وڵاتە کە تێیدا پەنابەرن بە ئاسانی و بێ هیچ لەمپەرێک دەتوانن جیا بنەوە لە بنەماڵە ڕابگەین و کۆتایی بە پێکهاتەی کۆن و سونەتی بنەماڵە بێنن. لە لێکۆڵینەوەکانی پەیوەندیدار بە ژنان و بەشەکانی ژنان لە دیارترین و گرنگترین باس چاوخشاندنێکی ڕاست و دروست و هەمەلایەنە بە ژن و بنەماڵە پەنابەرانی ئێرانی لە دەرەوەی وڵاتانە. ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان. پەنابەر وەکو بوومەلەرزەیەکە کە پێکات و بنیانی ژمارەیەکی زۆر لە باوەڕ و بەها کۆمەڵایەتی بنەماڵەکان دەهەژێنێت. لەو بەشەدا چاوخشاندنێک بە بنەماڵەی پەنابەرانی ئێرانی دەکەین و دەردەخرێت کە هۆکارێک وەکو جیاوازی کەلتوری نەسل و چینی یەکەم و دووهەمی بنەماڵەکان وەکو باوک، دایک و منداڵەکان دەبێتە قەیرانی ناسنامەیی لە نێو بنەماڵە ئێرانیە پەنابەرەکان، چونکە شوێنی گەورەبوونی منداڵەکان بەگشتی لەگەڵ شوێنی گەورەبوونی فەرهەنگی دایک و باوکی خۆیان جیاوازی زۆرە و هیچ نزیکیەکی نییە. جگە لەوەش منداڵەکان لە ناو ماڵ بە فەرهەنگێک و لە دەرەوەش بە فەرهەنگێکی جیاواز لە بربەرەکانێدان و ژیان دەکەن. ئەو قەیرانە ناسنامەیە تەنانەت لە زۆربەی شوێن دەستی گرتووەتە سەر ژن و پیاوی ئێرانی بە شێوەیە کە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە و ڕەفتار و هەڵسوکەوتی ئەو ژن و پیاوە کۆچبەرانەی خستووەتە ژێر کاریگەری خۆی.
ئەگەر چی کۆچ یەکێک لە دیارترین دیاردەی خراپە بۆ بنەماڵە بەتایبەت ژنان، بەڵام زۆر کات دۆخێک دێتە ئاراوە کە بنەماڵەکان ناچار و دوور لە خواستی خۆیان ڕێگای کۆچ دەگرنە بەر و وڵاتەکانی تر بۆ ژیان و پێشکەوتن و گەیشتن بە خواست و ئاواتەکانیان هەڵبژێرن. لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی فشاری سیاسی، کۆمەڵایەتی و فەرهەنگی کۆماری ئیسلامی بۆ سەر بنەماڵەکانی ئەو وڵاتە بەتایبەت بۆ سەر ژنان ڕێژەی کۆچی شارمەندان بۆ ئاستێکی سەرسوڕهێنەر بەرز کردووەتەوە. لە ئێرەدا دەتوانین ئاماژە بە چەند هۆکاری کۆچی ژنانی ئێرانی بۆ وڵاتانی ڕۆژئاوایی بکەین. کەمبەشبوونی ژنان لە کاری ڕەسمی و هەمیشەیی و کە ئەمەش دەبێتە هۆی لاوازبوونی پێگەی ژن لە بواری سربەخۆیی و بڕیاردان لە ناو بنەماڵەدا. تا کاتێک ژن لە بواری ئابووری لاواز و بێبەش بێت، تا ئەو ڕادەیەش لە پەروەردە و بڕیاردان لە ناو بنەماڵەدا لاواز دەبێت. بێبەشکردنی ژنان لە بوارەکانی خوێندن لە لایەن بەشی خوێندنی ڕژیمی ئیسلامی ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە پێی پەسەندکراوێک ژمارەیەکی زۆر لە بواری خوێندن لە ژن ستێنراوە و ژنان ئیتر مافی خوێندنیان لەو بەشانەدا پێنەدراوە. یەکێکی تر لە هۆکارەکانی دیکە کە لەم ساڵانەی ڕابردوودا دەتوانێت هۆکارێک بێت بۆ کۆچی ژنان بۆ دەرەوەی وڵات، بێبەشکردنیان لە وەرزش و تەنانەت بەشداریان لە هۆڵە وەرزشیەکان بۆ بینینی یاریەکانە. زۆربەی ژنە وەرزشکارەکانی ئێران بەهۆی یاسا و زەوابەتی وەرزشی کۆماری ئیسلامی بێبەش دەبن لە وەرزش. هەر لەو پەیوەندیەدا لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک لە ژن بەهۆی جلوبەرگ نەیانتوانی بەشداری یاری نێونەتەوەیەکان بن. نەبوونی گۆڕەپانی چالاکی مەدەنی و سیاسی یەک لەو خاڵە گرنگانن کە ژنان دەباتە وڵاتانێک کە بەبێ هیچ مەترسیەک ژیانی چالاکی مەدەنی و سیاسی خۆیان پێک بێنن، بەبێ ترس لە ئەسید پرژاندن و دەستگیرکردن و بەندکردن ڕۆڵی خۆیان وەکو چالاکێک لە کۆمەلگا بگێڕن. بە لە بەرچاوگرتنی ئەم خاڵە سەرەکیانە خاڵگەلێکی دیکەش بوونیان هەیە کە ژنان لە کۆمەلگای خۆیان دوور دەخاتەوە کە ئەمانەش بریتین لە شێوازی پۆشینی جلوبەرگ یان قەدەغەبوونیان بۆ شوێنگەلێکی تایبەت وەکو گروپە هونەریەکان و هتت. پێکهاتەی کۆن و مەسەبی کە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران تەزریق دەکرێتە ناو بنەماڵەکان و ئەو تەزریقا لە ڕێگەی ڕاگەیاندنە حکوومەتیەکان وەکو ڕۆژنامە، تەلەڤیزیۆن و رادیۆ و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنجام دەگرێت و ئەمەش دەبێتە هۆکارێکی بەهێز کە بنەماڵەکان کچەکانی خۆیان بە توندی کۆنتڕۆڵ بکەن و لە زۆربەی ئاواتەکانیان بێبەشیان بکەن. دەتوانین لە کامی ئەو لێکۆڵینەوە و توێژینەوانە سەبارەت بە دیاردەی پەنابەر ئەوە بڵێن کە خودی دیاردەی مهاجرەت لە وڵاتە ناسەقامگیر و لاوازەکان لە بواری ئابووری و هەروەها سیستەمی دیکتاتۆری دێتە ئاراوە و مانای پێدەبەخشێت. ئەگەر ئێران لە بەرچاو بگرین بەوە دەگەین بەهۆی زۆڵم و زۆر و فشار ڕژیمی ئیسلامی ڕۆژ لە دوای ڕۆژ دیاردەی کۆچ زیاتر دەبێت و تاکو ئەو حکوومەتە بوونی بێت ئەو دیاردەیەش بوونی دەبێت و هیچ میکانیزمێک ناتوانێت چارەسەری ئەو دیاردەیە بێت بە تایبەت مهاجرەتی ژنان. لە نێوان ئەو کەسانەی کە وڵاتی خۆیان جێدەهێڵن و ئاوارەی ڕێگاکانی گەیشتن بە ئوروپا دەبن، جگە لە پیاوەکان ڕەگەزێکی دیکە هەیە کە ژنە و لە تەواوی چینەکانی دیکە پەنابەران ئەگەری ترسناکی و دەستدرێژی هەیە بەرامبەریان. لە ئەڵمان ساڵانە 800 ژن دەبنە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤەوە. ئەو ژنانە بە بەڵێنی ڕەخساندنی هەلی کار کە منتکێشی ئەو وڵاتە دەکرێن، لەوێش لەشفرۆشی بە ناچاری زۆرینەیان قبول دەکەن. لە ئێستادا لەو وڵاتەدا زیاتر لە 10,000 ژنی گەنج ناچار بەکاری لەشفرۆشی کراون. ئەوان ڕێگەی گەڕانەوە بۆ وڵاتی خۆیان لە بەردەمیان داخراوە. تەنیا ژمارەیەکی کەمیان دەتوانن خۆیان لە دەستی بازرگانەکانی جاستەیان ڕزگار بکەن و سکاڵایان بگەێنە پۆلیس. پرسیارەکە ئەوەیە، ئەو ژنانە بۆچی ڕوبەڕووی وەها ڕەوشێک دەبنەوە؟ هۆکاری سەرەکیەکەی ئەوەیە ئەوان با قاچاق و لە ڕێگەی نایاساییەوە ڕوویان لە ئەڵمان کردووە. لە لایەن باندەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە فریو دراون. پۆلیس دەڵێت زۆربەی قوربانیەکان لە رووسیا، ئۆکراین، نیجەریا ڕوویان لە ئەڵمان کردووە. بەرپرسی ناوەندی بەرگریکردن لە مافی ژنان ئانا هەلمان ڕای دەگەیەنێت ئەو ژنانە
بە بەڵێنی پێدانی کارێک لە ڕستۆران، ئاشپەزخانە و ناوەندە بازرگانیەکاندا پەلکێشی ئەڵمان کراون. بە وتەی چالاکانی مافی ژنان، دوای ئەوەی ئەو ژنانە دەگەنە ناو ئەڵمان، بەڵگەنامە و ناسنامەکانیان لەلایەن قاچاقچیەکانەوە دەستی بەسەردا دەگیرێت. لەژێر فشار، لێدان، ئازاری جەستەیی و دەرونیدا ئەوان ناچار دەکرێن بە مەرجی کاری لەشفرۆشی لە ئەڵمان بمێننەوە. یەکێک لە کێشەکانی ئەو ژنانە ئەوەیە ئەگەر خۆیان لە قاچاقچیەکان دەرباز کرد و ڕوویان لە بنکەی پۆلیس کرد، بەهۆی ئەوەی بە قاچاق هاتوونەتە ناو ئەڵمان، پۆلیس ئەوان دەست بەسەر دەکات و ڕەوانەی وڵاتی خۆیانیان دەکاتەوە. ناوەندی بەرگریکردن لە مافەکانی ژنان داوای لە حکوومەتی ئەڵمان کردووە بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەو دیاردەیە دابنرێت، پێویستە یاسای مانەوە و نیشتەجێبوونی وڵات هەموار بکات. هەروەها ڕێگە بدات ئەو ژنانەی بە بەڵێنی دوولا کەوتونەتە لە بازرگانی جەستا لە وڵاتدا بمێننەوە، هاوکاریان بکات بۆ ئەوەی کارێکیان دەست بکەوێت و لە دەستی قاچاقچیەکان ڕزگاریان بێت. ئەو ناوەندە ڕوونیشی کردەوە. قوربانیەکان تەمەنیان لە نێوان 89 ساڵیدایە و بەهۆی ئەوەی زمانی ئەڵمانی نازانن، ڕوبەڕووی ئاستەنگی گەورە بوونەتەوە. پێویستە حکوومەت کورسی تایبەتیان بۆ بکاتەوە، وەک پەناهەندە مافی مانەوەیان پێ بدات و لە لەشفرۆشی ڕزگاریان بکات. سەرەڕای تەواوی ئەو دوودڵیەی ژنان لە ڕێگاکانی پەنابەریدا هەیانە و هەست بە ئارامی ناکەن، بە هەڵکەوتەی بایۆلۆژی لەشیان ڕوبەڕووی هەندێک حاڵەتی هیلاکی و ئەگەری نەخۆشی ژنانە دەبن کە ئەوەش ئازارێکە سەرباری ئازارەکانی پەنابەریەتی، بێگانەیی، ترسناکی، جیاکردنەوەی ناچاری، دەستدرێژی سێکسی، دەستگیرکردن، هەموو ئەو ترسانن ڕوبەڕووی پەنابەران دەبنەوە. بەڵام تەواوی ئەو ترسانە بۆ ژنان دووبەرامبەر دەبێت بە شێوەیەک هیچ ژنێکی پەنابەر تا گەیشتن بە ئامانجی سەفەر هەست بە ئارامی دڵنیایی ناکات. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لەبارەی ترسی سێکسیەوە بەرامبەر پەنابەران دەڵێت ئەو ترسەی ڕوبەڕووی پەنابەرانی ژن دەبێتەوە جەستەیی و ڕۆحیە. ژنان سەرەڕای ئەوە بە هۆکاری پەنابەرانی پارچەیەک بەستەریان دەست ناکەوێت کە ڕێگا لە نەخۆشیە ژنانەکانیان بگرن، ئەوەش بۆ خۆی جۆرێک لە دوودڵی و هەراسانی لای ئەوان دروست دەکات. کەسێک بەتەنها بۆ ڕێگای پەنابەریدا ڕێ بکات، واتە بە پێشوازیکردن لە هەموو مەترسیەکان گەیشتن بە ئوروپا بە ڕزگاری خۆی دەزانێت. ژن بە هۆی هۆکاری بایۆلۆژی جەستەییەوە تووشی چەندین حاڵەت دەبن، بەڵام بەهۆی نەبوونی کەرەستەی سەرەتای تەندروستیەوە تووشی نەخۆشی و لە هەندێک حاڵەتیشدا گیان لە دەستدان دەبن. هەموو ئەو ئازارانەی ژنان لە ڕێگاکانی پەنابەریدا دەیچێژن تا کۆتایی ژیانیان لەگەڵیاندایە. لە ئێستادا ڕێژەی کۆچبەرانی ئێرانی لە دەرەوەی وڵات بە پێی ئاماری ناڕەسمیەکان تا 3 میلیۆن کەس بەراورد کراوە، کە لەو ڕێژەیە میلیۆنێک لە ئەمریکا و میلیۆنێک لە ئوروپای ڕۆژاوا و سکاندیناوی و وڵاتانی دیکەی جیهان جێگیرن و ژیان دەکەن. بەپێی تایبەتمەندیەکانی حەشیمەتی لە ئێستادا تەمەنی مامناوەندی شارۆمەندانی ئێرانی دانیشتوو و پەنابەر لە وڵاتانی دەرەوە لە نێوان 25 تاکو 32 ساڵە، کە زۆربەی و کۆچبەرانە لەلایەن لاوان و مێرمنجاڵان پێک هاتووە. بە شێوەی گشتی شارۆمەندانی پەنابەری ئێرانی لە بەشی پوڵ و دارایی وەکو پەنابەری دەوڵەمەند و خاوەن ڕێگە و پێگەیەکی بەرزن لە ناو کۆمەڵگەی وڵاتانی ڕۆژئاوادا و هەر لەو پەیوەندیەدا ژمارەیەک لە شارۆمەندانی پەنابەری ئێرانی دانیشتووی وڵاتانی ئوروپا و ئامریکا لە کەسایەتی دەوڵەمەندەکانی جیهان ئاژمار دەکرێن. بە پەیاماری شارۆمەندانی ئێرانی دانیشتووی وڵاتانی دەرەوە تا ئێستا نزیک بە 400 میلیارد دلار لە جیهان سەرمایە گوزاریان کردووە. سەرەڕای ئەوە کۆچکردن بۆ هەموو بنەماڵە ئێرانی لە سەرەوەی هەمویان ژنانی پەنابەر بووەتە دیاردەیەکی خراپکە لە درێژەدا لێکۆڵینەوە لەسەر کاریگەری پەنابەر لە سەر بنەماڵەکانی دانیشتووی لە وڵاتانی دەرەوەی پەنابەر دەکەین. بینەرانی خۆشەویست، بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم باسە وەک نەریتی بەرنامەکەمان میوانداری بەڕێز ناهید حسێنی چالاکی بواری مافەکانی ژنانمان کردووە و چەند پرسیارێکی ئاراستە دەکەین. واک یەکەم پرسیار لە بەڕێزیان دەپرسین کە کۆچکردن یا مهاجرەت چه واتایەکی هەیە؟
من سلامت مزدور بیننده محترم تلویزیون روشهلات در مورد مهاجرت خب معنی خاصی داره، یعنی جی و جی یعنی لیه جی و جی ترچی. فقط البته یک قسمتی هست ولی قسمت اصلی قضیه هست که هر کسی که مهاجرت که جایگاه اجتماعی خودشی را دسته، یعنی لنام یک کشوری وقتی که ممکنه شغل داشتی، مال داشتی، زندگی هفته یک داشتی، ولی وقتی مهاجرت که تمام این امکانات تغییر پیدا و شکل تر در پیدا. خب طور طبیعی نصف مهاجری که در ایران حتی کشوری لتر متعلق به ژنیو هست. توانم بیشم که مهاجرت اراژن واقعا دوران فرسختی هست و خاطری که مسئولیت بیشتری لنام خانواده داری و خاطری که ممکنه منال بدخواه نداشتی. مشکلاتی که در مهاجرت ارا خانواده وجود داریدن فکر کنم گشتمان و بدی آشنایی فریدی دیدیم. بله. ئەگەر باس لە ئێران بکەین ئامارە ناڕەسمیەکان باس لەوە دەکەن کە لەو وڵاتە بە شێوەیەکی بەردەوام لە دەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا ژنان بە هۆکاری جیاواز ڕوویان لە دەرەوەی وڵات کردووە. ئەو هۆکارانە چین کە ژنان ناچار دەکات بیر لە مهاجرت بکەنەوە و بەرەو وڵاتانی ڕۆژئاوایی کۆچ بکەن. خب در مورد مهاجرت حاجی که خودش اشاره کردی در اول برنامه میلیون ها ایرانی الان ها خارج از کشور، نصف جمعیت متعلق با ژنیو هست. دلایلی که توانم ارائه بشمارم در واقع دلایل فریق هست که دلیل سیاسی هست، دلیل اقتصادی هست، دلیل اجتماعی هست. خب دلیل سیاسی ممکنه مخالفت و گرد رژیم ها بود، ممکنه کسی ببین که مذهبی لتر داشتین و احساس امنیت نکندن و ایران زندگی بکن. خب تصمیم دارن که بشنیدیش برای کسی که هست در این رژیم مخالفن اول در ایران ببینین دیان حمله خطر. دلیل اقتصادی خب من زنیم که زمان جنگ بین ایران و عراق هستم لنظر اقتصادی لطمه وارد بی و کشور و خب برای کسی بیکار بین درآمدی نیاشتن. خب در نظر اقتصادی دچار مشکلاتی تصمیم دادن که مهاجرت بدن. و دلیل اجتماعیش که خب هست، مسئله طلاق هست، مسئله قانون هست که تبعیض آمیز اراژن، مسئله حجاب اجباری هست. خب فرق هست حجاب نخواهی داشتی ولی و زور باید حجاب داشتین، دستگیر کردن چنه زندان یا حتی کسی که فعالیتی شبکه اجتماعی دارن جو مثلا وبلاگ یعنی دستگیر بینهان زندان. در اینجا مجموعه مسائل باعث بودن که یک جمعیت مهاجرت بکه ولی اول جنیت کنم واسه مسئله مشخص اشاره بکنم. یکی مسئله سیاسی وجود که توضیح دادم، دلایل سیاسی باعث بودن که جنیت نمینین. دلیل دومی که الان شاید کنم بیشم که فرد رقم بانی گشتیدید جنیت کنن ایران طلاق کنن اراخاصی میزنه طلاق ایران فرهابان طلاق کنن لنام جامعه جید نیرن کار نیرن در نظر اقتصادی دچار مشکلن لنام خانواده ممکنه مورد پذیرش قرار نگیرن. بعد مخصوصا وقتی که جن بتواند منام گرفته داشتی تصمیم گیری بشه لنام کشوریت لو کشور بتواند زندگی بکه زندگی جدیدی را خواهد درست بکه. یک قسمت جنیلیش که الان مهاجرت کردن است کسی دیگه هم که در واقع ایما که خارج از کشور زندگی که من و پیان بشی من عروس پستی فر پیاویل هست لیره دورن توی وقت کسی دیگه خانه ایران ازدواج بکن در نتیجه یک سری جنیلیش و این شکل وارد جامعه اروپا بر. خب الان ایما باید در مورد تاریخچه مهاجرت در ایران قصد که اولا ایران قبل از انقلاب اسلامی سال 57 کمتر مهاجر داشته است بخشید ولی بعد از انقلاب اسلامی بعضی اشاره خودم کردیم لأو مقدمه اولیه در سال بین 57 تا سال 60 حدود 2 میلیون نفر ایرانی ها تا خارج از کشور. این 2 میلیون نفر نسبت جنبی این 2 میلیون نفر گشتن نشون گشتن اکثرا تخصص داشتن شغل داشتن و کسی دیگه که تحصیل کرده بین. در مقابل این 2 میلیون نکاهات دیش حدود 2 میلیون نیم مردم افغانستان لکشور خودن فرار کردن هاتن او ایران. اینا در نظر بگیریم که در اون مقطع که 2 میلیون ایرانی
متخصص در ایران خارج بودن، 2.5 میلیون نیروی کار ساده وارد ایران بودن. لنظر اقتصادی فرز ضربه بی در اون مقطع. دلیلش چیه که خب کشوری که هان حالت توسعه توانایی نیرن که او کسی که متخصصن هرس بکن و لدست اندن و تواناییش نیرن که حتی کسی که متخصص لکشوری تر وارد کشور خواهیم بکن. در نتیجه اروپا یک جیگ هست که هر مسئله را خواهی حل کرده است. هم متخصص خواهی هست که هم متخصص کشوری تر جور ایران وارد کردن. در نتیجه این فرار مغزیل یک استرایی هست که ایما الان سال هاست در مورد بحث که من در مورد قصه که من کرد نیروی متخصص لایران تیانه خارج از کشور و که متاسفانه خب هیچ تاثیر خاصی ارا کشور من نیاشته است ولی خب این نیروی انسانیه حتی ناو اروپا خب جنیلیش دیرنیه لی چارچوبه حتی نسیره فریان هم کارگرد است وارد جامعه بینه زندگی خاصی دارن لنظر قانونی بین آوان وگر پیاوه تبعیضی وجود نیدیدن حق و حقوق هم مشخص است و عنوان یک انسان رو بدینه برخورد کرد. در نتیجه خب این روند مهاجرت همراهیش ادامه داره همراهیش خانواده بتوانن بیاتی هم کوریان هنین خارج عراق یک لیره احساس کن که خب زندگی بهتری توانن داشتی. بله کۆچکردنی نایاساییان قاچاق بۆ ژنان مەترسێکی گەورەیە و لە ڕێگەی هەندەران ڕوبەڕووی چ جۆرە لە تونند و تیژێک دەبنەوە؟ خب بزنن مسئله مهاجرت یه مسئله ساده‌ای نیه مسئله راحتی نیه حتی کسی لناو یه روستا چه لناو یک شهر کلی دچار مشکل بود تا یک برسی یک کشور و کشور تر بشودن در بین فر مشکلات وجود دارید نه فقط ارا جنیل ارا گشتکی ولی خب ارا جنیل بیشتر به خصوص ارا کنیابن ارا جنیل منار باید خواهد داشتی بکت دست قاچاقچی ممکنه پولی لدست بشود ممکنه مورد سوء استفاده جنسی قرار بره ممکنه اصلا بکشید الان ایوت مشا بکن بحران مهاجرتی که لأوروپا وجود دارید در طریق لسوریه لعراق لافغانستان و طریقه خطرناک تیان وارد اروپا بن البته خب الان لطریق شبکه اجتماعی این خبر و دست گشکی رسه ولی خب من خواهم فکرم زمانی که مهاجرت کردم در ایران حتما خارج از کشور ما داشتیم جنی که مناله آورده لنا رودخانه آستارا داشتیم جنیلی که وگرد مناله انا حتنا لطریق زمینی هاتون لنا پیو گیر کردن مورد حمله حیوانات قرار گردن دودن وگرد سرن مناله در نتیجه همیشه اراژن یک مشکلات یک تندوتیجی برخلاف یعنی در واقع به اضافه یک جن هست همیشه این مشکلات توانید خارج از محل خود در انتظار بوده. بله بەگشتی ژنی پەنابەر لە وڵاتانی ڕۆژئاوایی ڕوبەڕووی چه توندوتیژێک دەبنەوە؟ ئایا کۆچکردن بۆ ئەوروپا تەنیا ڕێگە چارەیە بۆ ژنان؟ البته لکشوری غربی اول منظور دارم یه بوده که جن لکشوری غربی دچار چه نوع تندوتیژی بن فکر کنم خب یه مسئله کم فرق کردن الان خاطر یه الان حاجه که وقتم بحران مهاجرت فرست کشور اروپاییش خواهد مننه چجوری وقت این مسئله برخورد بکن ولی وقتی که جنی وارد جامعه اروپا بود به خصوص جامعه اروپا بودن مشکلاتی که حالا انتظاره دقیقا اون مشکلاتی هست که ممکن در انتظار یه پیانش بودن منتها چون جن به نظر جنسیتی بیشتر ایمد در مورد بحث که من خب ممکنه هم مورد به اصطلاح حمله ریسیستی قرار گرفت تبعیض نژادی هم ممکنه تعرض جنسی رو وارد بکرید در ضمن اگر زبان نزنید اگر تخصص نیاشتی کاریلی که فرخوار هست جنیل معمولا انجام دن جور کار مال جور به اصطلاح پرستاری لسالمنده و به هر حال یک سری مشکلات خاص خودی داره بخصوص کسی که وقتم نه زبان بزنه نه لنظر اقتصادی وضعیت خاص بودن خب وارد کشور جدیدی بود هزاران مشکل انتظار کشیدن
خاطر نه پناهگاه داری و شکل نه ممکنه اگر فامیل گیش نشی دوستی گیش نشی برای زندگی سخت گذرنی. ولی اگر یک مهاجرت تنها چاره هست، خب یه توانیم یه علامت سوال بینیم ببینید، چون یه بستگی دارید وضعیت فردی هر کسی. یه کسی هست فعالیت سیاسی داره نتونه ایران ببینی، اگر خاطر اگر ببینی یا زندان یا شکنجه یا اعدام است. من 100% میگه باید مهاجرت که اگر خاطر یه مهاجربین یعنی چه؟ مهاجربین یعنی یک طبق قانون ژنو 1950 وش کسی بیانی حال خطر. الان تو هر زمینی بود، مثلا سیاسی بود، مذهبی بود، عقیدتی بودن، نژادی بود، ملی بود، یعنی اگر بیان خطر بود خب 100% باید مهاجرت بکن، خوشی نتونه لناوی چارچوب خارج بودن. اما اگر کسی زندگی مناسبی داره و مشکل تهدید نکنه کشور خود، نه مهاجرت نتوانیدن تنها چاره بودن. کار فکرم که یه خارج در بحث ایم است و مسئله تر هست، اما ایمه نتونیم نوع مهاجرت بریم. اول مهاجرت یه پدیده جهانی هست و لجه که نوع بودیت و نظر من باید یه رحله انسانی را پیا بکنیم. بەڵێ و بەڵام پرسیاری کۆتاییم لە بەڕێزدانەوەیە کە ژنانی کۆچبەری وڵاتانی ئیسلامی و بەتایبەت کورد تەنانەت لە ڕۆژئاوادا ڕوبەڕووی دەیان توندوتیژی دەبنەوە. وڵاتانی ڕۆژئاوایی چی ئەتوانن بکەن بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم دیاردەیە؟ خب یه گشتمان زانی من که لجامعه خومن ایران بخصوص لکردستان و خاطر فقر و خاطر بانبینی درجه بیسوادی و خاطریه که در واقع توانیم بشیم ناو کرده بیشتر قبیله زندگی که من طایفه زندگی که من مجموعه مسائلی که هست خب باعث بودن که یک نظام پیاوسالار حفظ بکنید. حتی ممکنه خود ژنیکش نقش داشتون لحفظ این نظمه. خب وقتی که یک فرهنگ پیاوسالارانه در لورا وجود داره و طور طبیعی خشونت بر علیه ژنیک فرست. البته خشونت یه امر جهانیه بر علیه ژنیک. دلیلش چیه که هم رای دنیا نتوانستیم او به اصطلاح مساوات حقوق بین پیا و ژن اجرا بکنید، همراه نتوانستیم او فرهنگ پیاوسالارانه لبین بچودن، در نتیجه خشونت در گشتگاه وجود داریدن. ولی خود منطقه کردستان کاملا درسته، ممکنه و خاطر قتل ناموسی بود، ممکنه خود ژن خودکشی بکنه و خاطر خشونتی که روا بودن، یا حتی توانم نمونه قرار مثال بیام لسوئد خانواده کرد عراقی دیتگان وقت 18 ساله بی بردنوی سورمانیا لورا بین بسلا آموزای خوی خب دیتگان حاضر نمی ازدواج بکنید لورا کشنه. وقتی هاگردین سوئد همسایه فهمید که چه مسئله اتفاق افتاد. خب الان پیاگه و گرده بسلا اموی او خانم حال زندان و دلیلیه که ای دوتا نتوسط ازدواج بکنید. یعنی مسئله خشونت لناو کرد کم نیه. اما یک کشوری غربی در این مورد چطور بکن باز خانم پیدن دوشم من خب لندن زندگی کم و در جامعه کرد در ارتباط نزدیکم خانواده کرد هم ممکنه همراه نتوان دیتن بینن مدرسه لسن خوار ممکنه بیننشی، ولی یعنی چطوره که لدید قانون پنهانه. اما قانون اگر بزنیدن یعنی تنبیه کرید هیچ موقع پیای نتوانه بر علیه ژن خشونت داشتی مورد یک ژن سکوت بکنید و اگر قانون بکشید و طور مسلم حق دارید ژن مسئله جایی نیه که منانها گرد پیاوا منانها گرد ژن و حتی موانگی که لطه زندگی کن در اختیار ژن قرار دن. یعنی یه سری قوانینی در کشوری اروپایی وجود داره، قوانینی که و نفع ژن هست، طرفداری لژن کردن و من فکر کنم یکی لمسائلی که ایمه لخوارمیانه دیریمن لناو کشوری لایران دیریمن لکردستان دیریمن مسئله مذهبیه بنیادگرایی اسلامی هست که اجازه نایدن این فرهنگی که دموکراسی هاته فرهنگی که مساوات هاته ایمه بتوانیم لمنطقه خوبا للی استفاده بکنیم. بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز ناهید حسێنی چالاکی بواری مافەکانی ژنان. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەکەمان تا پێگەشتنەوەیەکی دیکە ماڵەوە.